خۆشەویستانم گەلەتەوێ سەر مێزەکەت سەر دۆڵابەکەت شوێنی خەوتنت شوێنی دانیشتنت بە جیهانی ڤیدیۆ گەیم جوانتر و ڕازاوەتر بکەی دەتوانی ئاکشن فیگەر بەکاربێنی. ئاکشن فیگەر واتە ئەم هەیکەلە بچووکانەیە کە زۆرینەی هەر زۆریان شێوەی کارکتەرەکانی جیهانی ڤیدیۆ گەیمە یان فیلمەکانە یاخود ئانەمەی ژاپۆنی یاخود ئانەمەیشنە شێوەی جوانیان هەیە برندی جیاوازیان هەیە و کارکتەری جیاوازمان هەیە لە کارکتەرەکانی پلەیستەیشن کارکتەرەکانی ئێکسبۆکس بەتایبەتی کارکتەر ژاپۆنیەکان بۆ نتوانین گارۆڤار بکڕی کریتۆز ڤێنەم سپایدەرمان مانگایەکان یاخود کارکتەرەکانی ئانەمەیشنی ژاپۆنی بە ئەنواع و ئەشکال شێوەی جیاواز هەر هەموو ئێستا لە ئاری گەیمینگ بەردەستە بە قەبارەی جیاواز 20 سانتیمتر دەوێت 25 سانتیمتر دەوێت 30 سانتیمتر دەوێت تەنانەت مەترێک بۆ 2 مەتریش دەوێت لای ئەوان بەردەستە بە هەرزانترین نرخ و بە جوانترین کوالەت و بەرزترین کوالەتیش لای ئاری گەیمینگ بەردەستە. جگە لەمەش هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیمت دەوێت لە تەکنەلۆژیا لە ڤیدیۆ یاری لە کەیبڵە داکسوارات لە هەر شتێکی جیهانی گەیم و تەکنەلۆژی لە ئاری گەیمینگ دەتوانی ئێستا بەدەستی بخەیت توانین سەردانی ئاری گەیمینگ بکەیت یاخود لە ڕێگەی سوشال میدیاوە نامەیان بۆ بنێرن ئۆردەر بکەن گاندنیان هەیە بە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان. سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ یەکەم ئەڵقەی پرۆگرامی 01 ژیری لە ساڵی نوێ ئەمڕۆ 2025 ئەڵقەی ژمارە 234 یاخود 234 تۆمار دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ساڵێکی نوێ لە کەشوهەوایەکی نوێتر لە بەرەوەی ئەم ساڵ کەشوهەوای جیهانی ڤیدیۆ گەیم بەڕاستی جیاوازترە لە ساڵانی ڕابردوو لە بەرەوەی GTA 6دا لە بەرەوەی تۆنێک یاری سەرنجات 6دایە لە Ghost of Yotei و Death Stranding 2 و چەندین سوپرایزی دیکە کە هێشتا ماوە بیانزانین. هاتنی ساڵی نوێ بەخۆشی بێ بۆ هەموو لایەک هیوادارم هەر خەون و ئامانجێکتان لە ژیان هەیە بێتە دی بەتایبەتی بۆ قوتابیانەی پۆلیشەشن یاخود قوتابیانەی ئەو کەسانەی ئەو گەنجانەی دەیانەوەی کارێک بدۆزنەوە کارێکی باشتر بدۆزنەوە یاخود لە کارەکەی خۆیان کارەکەیان باشتر ببێ ئینشاءالله هەر خەونێک هەیە ئەم ساڵ پلانی بۆ دانێ پشت بەخوا بەستە دەتوانی بیهێنیتە دی. چاوتان ماز دەکەم هیوادارم دوگمێ لایک لەبیر نەکەن بە ئەمجارە سێکی لایکی بۆ بێ بەرنامە یەکەم ئەڵقەی پرۆگرامی نوێیە بزانین چەندە ئاکتیوی بەرز دەبێ هیوادارم ئاکتیوی زۆر بەرز بێ. چاوتان ماز دەکەم با دەست پێ بکەین. گەورەترینە یارانی لە مەفتیە بڵاو دەکرێنەوە و هەفتەی داهاتوش هیچمان نییە بەڵام پلەیستەیشن پلس بۆ تیەری ئیسنشەڵ سێ یاری نوێیە شاکرد لە بەمانجی یەک سێ یاریمان هەیە هەرێکە لە یاریەکانی سوساید سکواد کیل ذا جاستس لیگ نید فۆر سپید هات پرسیوت ریماسترد لەگەڵ ستانلی پێرەبڵ ئەڵترا دیلەکس هەر سێ یاری لە هەفتی مانجی یەک بەردەست دەبن دەتوانن داوڵۆندیان بکەن لەسەر پلەیستەیشن 4 و 5. Suicide Squad Kill the Justice League لەسەر تەنیا لەسەر PlayStation 5 Need for Speedەکە PS4 و PS5 بەڵام تەنیا ڤێژنی PS4ەکە داتی بەڵام لەسەر PS5 توانی کاری پێ بکەین. Stanley Parable Ultra Deluxe-ەکەش لە بۆ هەردوو کۆنسۆلی بە هەردوو ڤێژن بەردەستە. جا مانگێکی چۆنە بەڕاستی مانگێکی زۆر باش نییە بەڵام زۆر خراپیش نییە بۆ منە Suicide Kill the Justice League لە یاریە زۆر باشەکانە و بەڕاستی بەڵام خەڵکێکی کەمیش کڕیتی یعنی ئەوەش لایەنێکی ئیجابیەکە لێرە وەری دەگری منێک خۆم حەزم دەکرد بیکەم بەڵام پارەم پێ نەدەدا ئێستان ئەو مانگە دەتوانم تاقی بکەمەوە بەڵام نیت فۆر سپیدەکە ئەگەر نەتان کردووە هەرچەندە کۆنە ڕیماستەریان کردەوە نەکردووە تکا دەکەم بیکە چکێچێکە لە باشترین یاریە چێبەرچیەکانی ئۆتۆمبیل پێم وابی تاواکۆی سە دروست کرابی بە تایبەتی لە زنجیرەی نیت فۆر سپید لە یاری هەرە جوان و قەشەنگ و باشەکانە و لێخوڕنی ئۆتۆمبیل تۆزەی ئارکەیدیە بۆ سایلەکە من بەدڵما نەکس سیمیلیشنی بێ وەکو مەسەلەن ئەو یارانەی کەوا دەبێت زۆر بەڕاستی ئۆتۆمبیل لێ بخوریاگەنا دەدۆڕێت ئەو ئارکەیدی ئۆکەی وەکو فۆرزا هۆرایزنە تقریبا ستایلەکەی یان لێخوڕنی ئۆتۆمبیلەکەی مەبەستمە. یاری سێم نازان بەڕاستی چیە و یاریە جێم لێ بووم زۆریش ئەو کۆمپیوتەرم بینیوە بەڵام نازان بزەبت چیە زۆری جەسە نازان بەڵام دێتن تاقیکەنەوە بزان کۆکوونیە مهم لە هەفتی مانگ تاوەکو سێی مانجی دوو ئەم یاریانە بەدەست دەتوانن داوڵەندیان بکەن. بێمە لای هەواڵی یاریەکان وێنەیەکی نوێی GTA 6 دزەی پێکرا هەر لە ناو کۆمپانیای ڕۆکستارەوە کە زۆر خەڵک دەڵێن ڕاستە هەندێک دەڵێن ڕاست نییە بەڵام تاوەکو ئێستا یەک شتمان هەیە لەسەرەوەی کە ڕاستە یا خۆ ڕاست نییە ئەویش ئەوە بووکەوە یەکێک لە پەرپێدەرەکانی کۆمپانیای ڕۆکستار وتی وێنەکە زۆر بە ئۆفیسەکانمان دەچێت بەڵام نازانم کامە ئۆفیسە
و نازانم وێنەکە ڕاستە یاخود نا بەڵام وتی وێنەکە زۆر بە ئۆفیسەکانی ڕۆکستار دەسێت جا ئەم وێنەیە لە ئۆنلاین بڵاو کرایەوە کە گوایە کەسێک کارمەندێکی کۆمپانیا ڕۆکستار یاخود کارمەندیش نا بۆ نۆڵین خزمەت گوزارێک لە کۆمپانیەکانی ڕۆکستار لە سەری ساڵ کاتێک کەس لەوێ نەبووە هەڵساوە پلەیستەیشن 5 دەفکیتی پێ کردووە وەکو ئەوی دەبینین لە باگراوند ئەوە پلەیستەیشن 5 دەفکیتە واتە ئەو پلەیستەیشن 5ەیە کەوا پەرەپێدەرەکان کۆمپانیەکان لایەنە بۆ ئەوە یاری لەسەر دروست بکەن واتە پلەیستەیشن 5 ئاسایی نیە بەڵکو تایبەت کراوە بۆ ئەوان چونکە ئەوە دەتوانین دەستکاری زۆر شت بکرێن کە بەکارهێنەر ناتوانێت دەستکاری بکە ئەگە سەیری شاشەکەش بکەین وێنەیەکی لوسیامان هەیە کاراکتەری سەرەکی یاری GTA 6 ئافرەتەکە وەستاوە جلوبەرگە بەناوبانکەی لەبەرەکە لە دزە پێکردنەکانی پێشوش ئەو جلوبەرگی پۆشی بوو و لە پۆستەری یاریەکەش لە پۆستەری GTA 6 ئەو جلەی پۆشیوە لە شوێنێک وەستاوە ئەگە سەیرێکی باگراوندەکەی بکەین پێدەچێت شوێنێکی یان پیشە سازیە یاخود شوێنەکە کەوا مەغزەنە لەبەرەوەی لە باگراوند چەند کۆنتێنەرێک دەبینین لەلایەکی دیکە هەندێک کۆگا دەبینم لە پێشەویش دیوارێکی چەند سێ بلۆکی هەیە شوێنەکەشی بە گەراجێک دەچێت هەندێک داری تێدا کە دارەکانیان دارەکانی دەستڕاستیان بە دارەکانی ڤایستی دەچێت بە مایامی دەچێت بەپی ئەو وێنەیە بێ لە خوارەش نووسراوە پریڤیو بە سووری واتە ئەمە تەنیا ڤێژنێکی تاقیکاریە پریڤیوە نەک ڤێژنی بڵاوکردنەوە شادۆی هەیە سێبەرێکی زۆر تۆخی هەیە کە هیچ معنەیەک نادا بێگومان وێنەکە خۆی کوواڵەتی زۆر نزمە لەبەرەوەی لەناو ینی وێنەکە بە شێوەیەک گیراوە بە حساب لەناو شاشەکە دەرهێنراوە گیراوە بەڵام لە ئۆنلاین تاوەکو ئێستا کەس نەیتوانیوە ئەم وێنانە بڵێ درۆیە یاخود بڵێ سەڵ ڕاستە واتە هەشتا دەنگ و باسی ئەوەی نییە کە مەسەن لە تویتەری بۆ نە کمیونیتی نۆتی لێ نەدراوە کە وێنەکان فەیکن تەنیا ئەو وێنەیە بڵاوکراوەتەوە جا ڕاستە ڕازنیە هێشتا نازانی بەڵام مۆدیڵی کاراکتەرەکە زۆر بە مۆدیڵی دزە پێکردنەکانی ساڵی 2022 ئەو چەند بوو یەک تەنە ڤیددیۆکە بڵاوکرایەوە دزەی پێکرا کاتی خۆی هیچ معلوماتمان دەداتێ زۆر نا تەنیا پێمان دەڵێکەوە لەو مەرحەلەیە بە لوسی یاری دەکەی و شتێکی تەقریبان نتوانم بڵێم ڕێککەوتێکی باشە کەوا ڕۆکستار لە ساڵی 2024 هیچ زانیارێکی لەسەر GTA 6 بڵاو نەکردەوە جگە لەوە نەبێتەوە لە پاییزی 2024 یاریەکە بەردەست دەخەن ئەگەر ناقسە لەسەر GTA 6 نەکرد و GTA 6 بڕیارە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە سەو و دەمەوێت پێشتان بڵێم کەوا ئەگەر GTA 6 زانیاری نوێ هات چاوەڕێی چی بکەن من لیستێکم دروست کردووە بەپێی ئەو لیستەی بیکە من دروستم کردەوە پێی پێشینەکانی ڕۆکستار کاتی خۆی چۆن کاری کردووە بەپێی بۆ چوونی من بێت لە چارێکی یەکەمی ئەم ساڵ واتە لە 3 مانجی سەرەتا مانجی 1 و 2 3 ڕۆکستار لەوانەیە ترێلەری دوو بڵاو کاتەوە لە چارێکی دووەمیش واتە لە مانجی 4 و 5 و 6 ڕۆکستار یاخود Q2 ڕۆکستار ترێلەری سێم بڵاو بکاتەوە و لە چارێکی سێیەمیش واتە لە مانجی 7 و 8 و 9 واتە ڕێک پێش بڵاوبوونەوەی ڕۆکستار هەندێک لە گەیم پلەی ترێلەرەکان بڵاوکاتەوە کە پێشتر بۆ یاریەکانی وەکو GTA 5 بڵاوی کردوێتەوە پێت دەڵێ یاریەکە چی تێدایە مەرحەلەکان چۆن یاری دەکەیت Red Dead Redemption 2 پێم 3 بۆ 4 دانە گەیم پلەی ترێلەریان بڵاو کردەوە دەنگێکی لەسەر نەڕێشتێکی لەسەر پێت دەڵێ یاریەکە چۆن دەکەی و چۆن ناکەی ئەرکەکان چین مەرحەلەکان چین جلوبەرگ چۆنە سیلاحەکان چۆنە لێخورنی ئۆتۆمبیل چۆنە لۆکیشنە سەرنجڕاکێشەکان چۆنە چۆن نییە و بەگشتی لە یاریەکە چ دەکەیت وە لەوانەشە لە چوارێکی چوارەم کاتێککە یاریەکە لەنج دەبێت دەممان دەزانین کەوا لە چوارێکی چوارەم یاریەکە لەنج دەبێت مەسەرەن لە مانجی چەند 9 10 11 12 لەو مابینەوە تا چەند شەیە پاییز بەڵام ئەگەری هەیە بستە مانجی 12 هیچ شتێک دیار نییە بە تەواوەتی لە چوارێکی چوارەم یەم ساڵیش پێم وایە ترێلەرێکی GTA ئۆنلاین ببینین یان پۆستەرێک ببینین یان چەند سکرینشۆتێک ببینین مهم ڕۆکستار باسی GTA ئۆنلاین بکەکەوە بەڵێ GTA ئۆنلاین ژە GTA 6ێک ئەومان دەزانین تێیدایە بەڵام بە فەرمی بڵاوی بکاتەوە سکرینشۆت زۆر بڵاو دەکرێتەوە پێم وابێ وەروە پری ئۆردەرەکەش کاتێکە پری ئۆردەر یاریەکە بەردەست دەباتە کڕینی پێشوەختەکەش بەردەست بێ لەوانەیە بە سکرینشۆت بێ بە پۆستەر بێ بە ترێلەرێکی بچووک بێ بە پرۆمۆیەک بێ بە شتێک لەو شتیانە بڵاو بکرێتەوە لەوانەیە GTA 6 دوا بخرێ بۆ 2026 ئەوە لەگەڵ هیچ دانی هەمومانەوە گومانەمان هەیە بەهۆی ئەوە لە 2024 هیچمانە سەری نەبینیم بەڵام لە هەمان کاتیشدا دەکرێت ترێلەری دووەم ئەگەر بێت و ترێلەری دووەم لە ماوەی 3 مانجی یەکەم ئەم ساڵ بڵاو بکرێتەوە پێم وانییە کە GTA 6 دوا بخرێ بۆ 2026 ئەگەر بێت ترێلەرێک بەردەست بێ بزانین چ ڕوو دەدەم ئەوە تەنیا پێشبینی خۆم بوو واتە هیچ قسانێکردن فەرمی نیە تەنیا پێشبینی خۆمە بێمە سەر شتێکی دیکە لەسەر GTA 6
پێشبینی دەکرێت GTA 6 تەنیا بە پری ئۆردەر زیاتر لە 1 ملیارد دلار کۆکاتەوە چۆن کاتێککە یاریەکان پری ئۆردەریان دەکرێت مەسەلەن بۆ 5 مانگ 6 مانگ پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە بەشێک لە یاریە زەبەلاکان پری ئۆردەر بەردەست دەخەن واتە کڕینی پێشوەختە یاریەکە دەکڕی بە پارەکە کاتە یاریەکە بەردەست بوو یاریەکە ڕاستە خۆ لەسەر کۆنسۆڵەکە دەتانی داوڵۆت بکەیت واتە کڕینی پێشوەختە پێم وانێ هیچ کڕینی پێشوەختەیەک تاوەکو ئێستا بەقەدەر GTA 6 چاڕوانێکی زۆری بۆ بکرێن بۆیش پێشبینیەکان وان زیاتر لە ملیارێک دلار کۆکاتەوە پێشەوە یاریەکە هەبڵاو بکرێتەوە وا لەگە بڵاوبوونەوەشی پێشبینیەکان وان تەنیا لە ماوەی ساڵی یەکەمی زیاتر لە 3.2 ملیارد دلار قازانس کۆکاتەوە واتە بای 3.2 ملیارد دلار قازانس کۆکاتەوە نەک بفرۆشێ بەڵکو قازانس کۆکاتەوە ئەسکۆ خۆی یاریەکە پێشبین دەکرێت نزیکەی چەند ملیارێک بۆ ملیارێک پێشبین دەکرێت ملیارێک دلار زیاتری تێچوو بێ وەکو تێچوو ئەگە 3.2 کۆکاتەوە واتە چەند 2.2 ملیارد دلاری قازانس کردووە بەڵام ئەگە 3.2 ملیارد دلار تەنیا و قازانس کۆکاتەوە واتە یاریەکە دەبێت زیاتر لە 4 بۆ 4.8 ملیارد دلار مەسەلەن بۆ نمونە فرۆشی هەبوو بێ شتەکانی کە لێ جیاکەوە ستا سی لە بۆ پلەیستەیشنە سی بۆ ئێکسبۆکسە لە سەر کۆنسۆڵەکان کە دەفرۆشێ لەسەر ستیمیش بە هەمان شێواز ئەو سەتا سییانە لێکەوە ستا هەفتەیەکان بکە لەوانەیە مەسەلەن ڕۆکستار باسانی بتوانێت 3.2 ملیارد دلار وەکو قازانس کۆکاتەوە پارەیەکی زۆرە پارەیەکی خەیاڵیە پێشم وایە تاکە یاری لە مێژوودا بتوانێت ئەو پارەیە زەبە لە حکۆکاتەوە تەنیا GTA 6 وارووا هەر قسەکردنە سەر GTA 6 لە هەفتەی ڕابردوو ترێلەرێکی 4K کواڵەتی بەرزتری یاریەکە لەسەر وێبسایتی بیلی چینی بڵاو کرایەوە تا ڕۆکسار لەوێ ترێلەرەکەی بڵاو کردەوە جا لە وێبسایتە وەکو یوتیوب نییە کواڵەتی ڤیددیۆ دابەزێنێ بەڵکو لەوێ کواڵەتێکە تەبیعی خۆتی جا من ڤیددیۆیەکەم داڵۆنت کردووە لای خۆم و لە ئۆنلاینی زۆر قسە و باسی زۆری دروستکرا کەوا کواڵەتی کارکتەرەکان هێشتا بەرزترە بۆ لەسەر دموچاوی لوسیە ئەگە سەیری دموچاوی بکەین دەبینین هەندێک زبکە و هەندێک خاڵ لەسەر دموچاوی دیارە کە پێشتر دیار نەبوو بۆمەوە ئەم وێنەیە سکرینشۆتە لەم هەفتەیە زۆر بەناوبانگ بوو دەستە ڕاست ترێلەرەکەی سینیەکەیە دەستە چەپ ترێلەرەکەی یوتیوبە واتە لە یوتیوب بگمان کاتێ ڤیددیۆ بڵاو دەکەیتەوە لە یوتیوب کواڵەتی تۆزێک دارە بەزێنێ بەهۆی کۆمپرێشن دەبی کاتێ ئەپلۆد دەکەی بەڵام لەم وێبسایتە لە بیلی کواڵەتی دانابەزێ وەکو خۆی داکەم ڤیددیۆەکەشم داڵۆن کرد 180 مگابایتێک بوو بۆ بە کواڵەتی 4K کواڵەتی زۆر بەرزترە و بە گشتی ترێلەرەکە تۆخترە شارپترە و دیتێڵی زیاتر تێدایە واتە هێشتا کواڵەتی یاریەکە بەرزترە کە بەپێی قسەکانی دیجیتال فاوندریش بێ یوتیوبەری بەناو بانک وتیان پێدەچێکەوە لەسەر پلەیستەیشن 5 یاخود لەسەر کۆنسۆڵی پلەیستەیشن 5 یاخود ئێکسبۆکس سیریەس ئەو ترێلەرە دروست کرابێ واتە بە پیسی دروست نەکراوە بە دیمەنەکان لەسەر کۆنسڵانە تۆمار کراون بەپێی ئەوەی کەوا سەیری شادوەکانیان کردووە سەیری قژیان کردووە سەیری و تەکنۆژیان کردووە کە لەسەر دوو کۆنسڵ بەردەستە ڕێک وا بووە بەڵام سی فرەیمە بۆیە پێشبین دەکەن وابێ بۆ 4K تەواویش نییە ئینتەرنەلی کە قسێ هەیە بەرز کراوەتەوە بۆ 4K وەکو ئینجن یاریەکە ئەو ترێلەرە نوێیە ئێستا لە ئۆنلاین بەردەستە دەتوانانی لە بۆ خۆت داوڵۆندی بکەیت بە فایلی گوگل درایڤ هەر لە تویتەر بنووسن GTA 6 ترێلەر بیلی دەتوانانی لە گوگل درایڤ بۆ خۆت بە کواڵەتی بەرزتر داوڵۆندی بکەیت ئەگەر نیشتان پێ بوو نازم نیشتان پێ دەبی وەزەگە ئیشتان پێ بوو نەخشەی لیبرتیستی GTA 4 لەناو GTA 5 بەردەستخرا چەندین مۆدەر چەندین یوتیوبەر و چەندین کەسی زیرەک لەو بوارە لە ئۆنلاین هەڵساون بە دروستکردنەوەی تەواوی ماپی لیبرتیستی واتە شاری نیویۆرکی یاری GTA 4 بە مۆدێک خستویانەتە سەر GTA 5 جا بە دوو شێواز توانین داوڵۆندی بکەیت دانەیەکیان کواڵەتی تێکسچەرەکان زۆر بەرز نییە بەڵام دانەیەکیان مۆد کواڵەتی تێکسچەرەکان زۆر بەرزەوەتە باڵەخانە شتەکان کواڵەتیان بەرزە لەسەر PC پێم وابی زۆر قورسیش نییە داوڵۆندکردنی توانین داوڵۆندی بکەین و کاتێکە داوڵۆندیشی دەکەین تەواوی شوێنەکانی GTA 4 لەناو نەخشەیە بەردەستە تەنانەت کاتێ ماپەکە دەکەیتەوە هەمە ماپی GTA 4 و بەشێ لە لۆکیشنەکان لەسەر ماپەکە بۆ نمونە کڕینی سیلاحە کڕینی جلوبەرگە باڕەکانە شوێنە گەشتیارەکانە فڕۆکەخانەی ئەوانە هەر هەمووی شوێنیان بۆ دەنراوە و شێوازی گەیشتنیشت بێندەر پێم وابی سواری فڕۆکە دەبی دەتوانین بگوازرێەوە بێندەر بەڵام هاتنەوەشت هەر تەنیا گۆڕنیەک لە کارکتەرەکانە دەگەڕێەوە شاری لۆسانتۆس جا ئۆتۆمبیلەکانیشان دروست کردوێتەوە ترافیک سیستمی وەکو خۆی دروست کردوێتەوە
و بێگومان بارانبارین و لە بەستانی چەتر و دارانی چەتر و تەنانەت میترۆ و شەمەندەفەریان وەکو خۆی دروست کردوێتەوە و کاریش دەکاتن واتە ئیشێکی زۆر باشیان بۆ کردووە و ئێستا تەواوی ئەو مۆدە بەخۆڕایی بەردەستە لە ئۆنلاین دەتوانن داڵۆندی بکەن مەسەڵەن ئەگەر یاریەکەتان لەسەر ستیم هەیە دەتوانی لە گوگل بنووسی لیبرتی ستیم مۆد GTA 5 یەکەم لینکەرەوە دەتوانی مۆدەکە داڵۆند بکەیت و ئەگەر سکریپتێک تێ دەتوانین یەک لە سکریپتەکان بەکاربێنی بۆ ئەوەی مۆدەکە ئینستۆڵی سەر یاریەکەی خۆت بکەیت و دەتوانی ئەنجام بدەیت بێگومان هێشتا هیچ مەرحەلەیەک شتێکی وا گەورە و زەبەلاحیان لە بۆ دانانایە بەڵام ئەو کەسانەی ئەو کاریان کردووە بە ناوی 5M کە گروپێکن ئەو کاریان کردووە ڕایانگەاندووە لە پلانیاندایە هەندێک لە میشنەکانی GTA 4ش لێرە بەردەست بخەن بەتایبەتی ئەو میشنانی کاپێسی زۆر بە قسەکردن و شت نییە تەنیا بەونە لێ خوڕنی ئۆتۆمبیلە شەڕکردنە ئەو جۆرە مەرحەلانە بەردەست بخەن ئەگە بێت ڕۆکستار لێیان تێک نەدا ئەگە بێت ڕۆکستار DMCA سترایکەشیان لێ نەدا و مۆدەکەیان لەناو نەبات ڕۆکستار کاتخۆی و کارانەی زۆر دەکرد سەو مۆدە نوێیەکەم بەردەستە ڕێدارەکە بەردەست ڕادارەکە بەردەستە بەتە ماپە بچووکە لە شاشەتە ماپەکە بەردەستە شوێنەکان جوانە کۆڵەتیان زۆر بەرزە تەنانەت شێوەی کارکتەرەکان جوانن وا دەتوانی سیارە لە GTA 4 لە ماپی لیبرتستی بە دوگمێک پێمان بڕپارێک دەی سیارەکەی خۆت بگوازیەوە لۆ سانتۆس لەوێ لی خوڕی ئۆتۆمبیلەکانیش لێ زیاد دەکرێت کە شتێکی سەرنجڕاکێشە بێگومان سکوید گەیم تای جیان ئێستا بڵاو کراوەتەوە خەڵکی زۆر باسی دەکا و بڕیارە لەم هەفتەیە یەک ڕۆژی دیکە لە تەواوی جیهان سکوید گەیم بۆ یاری بڵاک ئاپس 6 زیاد دەکرێت یاری کۆڵ ئۆف دیوتی بڵاک ئاپس 6 جا کارکتەرەکان بەردەست دەبن ماپێکی نوێ یاخود زۆرە مۆدێکی نوێ بەردەست دەبێت و بەشێک لە دیمەنەکان لە ئۆنلاین بڵاوکرانەوە کە شێوەیان چۆن نییە بۆ منە کارکتەرەکان شێوەیان چۆنە و لە ناو یاریەکە چ دەکەی و چ ناکەی پێیان دەوترێت پینک گاردیانز تریسەر پاک بندل بۆ وەکو بندڵەکەی کە دەتوانی بیکڕی لە بە خۆت یاری پێ بکەیت و یاری و یاری بووکەڵەکەش ڕێد لایت گرین لایتیش پێما بێ زیاد دەکرێت بە شێوەکان لە ناو مۆدێکەوە دەڕۆی ڕادەوەستی ئەو بەزم ڕزمەشمان هەیە واتە سکوید گەیم لەم ماوەیە ترند لە جیهان کۆڵ ئۆف دیوتی پێمابی پێویستشی پێ نییە بەڵام پێویستشی پێ بە شێوەکان لە بەرەوەی کۆڵ ئۆف دیوتی خۆی زۆر بناوبانگە بەڵام سکوید گەیم ئێستا لە هەموو جیهان بناوبانگە تەنیا گەیمەرانی واتە پێم تێکەڵ چێشکردنێکی زۆر باشە بۆ ئەوەی سەرنجێکی زیاتر بۆ یاری کۆڵ ئۆف دیوتی بڵاک ئاپس 6 ڕابچێشن هێشتا نیچندۆ سویچ دوو ئاشا نەکراوە بەڵام نیچندۆ چەند شتێکی لە ئۆنلاین بڵاو کردەوە بە تایبەتی پاچنتێکی نوێی بڵاو کردەوە کەەوە تقریبان زۆربەی ئەو مواسەفاتانەی تێدایەکەوە پێشبینی دەکەین لە سویچی دوو هەبێ واتە ئەوە فەرمیە لە تۆڕی بلوسکای کە من ئێستا ئەکاونتم هەیە لە بلوسکای هاوشەوەی تویتەرە بەڵام زیاتر جەماعەتی لای چەپەکانی تویتەریە وازنە تویتەر هینەیە ئەکسینەیە ئاچینە بلوسکای منیش لەوێ ئەکاونتم ئەگەر هەستان کرد فۆڵۆم بکەن بە ناوی ژیر دەمدۆزنەوە لەوێ کچێکە کوڕێکە نازام لێ چکە و نوعان کە خەڵکانی زۆر تێدا لۆڕاکەی دەیڵ دەڵێ ئەو پاچنتە نوێی سویچی کە یاخود نیچندۆی کە بڵاوی کردەوە زیاتر پێیوەستە بە DLSS و تەکنۆلۆژیای AI ئەپسکەلینگی تێدایە کە ئینڤیدیا دروستی دەکات واتە چیپی نیچندۆ سویچ دوو بێگومان دەزاینکەوە ئینڤیدیا دروستی دەکات واتە 100% تەکنۆلۆژیای DLSS بەکاردەهێنێت DLSS واتە چی بۆ منە لە ماوەی ڕابردوو کاتێک کە پلەیستەیشن 5 پرۆ بڵاوکرایەوە زۆربەتان گوێتان لەوە دەبووکەوە باسی PSSR-مان دەکرد پلەیستەیشن سپێکتر سوپەر ڕزۆلوشن ئەو شتە بێمانایەکە یاخود معنەدارە بەڵام ناوەکەی وایە ئۆکێ ئەوەیشی چییە بۆ منە یاریەکان بە 1080 دەکەی بە کۆڵەتی HD دەکەی بەڵام لەرگەی ئەو تەکنۆلۆژیایە وەکو PSSR DLSS بە شێوی ژیری دەستکرد وێنەکەت بۆ دەکاتە 4K واتە یاریەکان دەبێتە 4K شێوەیان قەبارەیان گەورەتر نیشان دەدا نیچندۆ ئەو تەکنۆلۆژیایی DLSS بەکاردێنێت کە پێمان بێت DLSS باشترین ڕێگە چارەیە بۆ بەرزکردنەوەی کواڵەتی یاریەکان بۆ 4K لەسەر کۆمپیوتەر ئەگەر یارەکە سەپۆرت DLSS بکە هەماشت بۆ سویچ دووش زیاد بکرێ واتە زۆر بە ئاسانی بەبێ ئەوەی توانایەکی زۆری بووێ دەتوانرێت یاریەکانی نیچندۆی لە 1080 کە ئێستا خۆیان HD بەرز بکرێنەوە بۆ 4K و پێشبینیەکی گەورە شێکەوە زۆربەی یاریەکان پێویستیان بە 4K بی بەڵام هەر لە ناو پاچنتەکە هاتووە دەڵێم بۆ ئەوەی یاریەک بەرز بکرێتەوە بۆ کواڵەتی 4K پێویستە تێکسچەری یاریەکانیش بە کواڵەتی 4K داوڵۆند بکرن بۆ منە یاری کۆڵ ئۆف دیوتی زۆر جار پاکی لەگەڵە دەبێت داوڵۆندیان بکەی 50 گیگا 30 گیگا ڕزۆلوشنی یاریەکە هێشتا بەرز دەک تێکسچەری یاریەکان هێشتا کواڵەتیان باشتر نیشان دەدەم بۆ منە تێکسچەری یاریەکان لە نێوان
20 بۆ 30 بۆ 40 بۆ 50 بۆ 6 گیگابایتێک دەبێت ئەتوانی دوودانە داڵۆن بکەی یاخود یەک دانە داڵۆن بکەی بتوێ یاریێک بە 4K بەرزگەیەوە کواڵەتی 6 گیگایەکە داڵۆن دەکەی یاخود تەنیا تەبیعیەکە HDەکە 20 گیگایەکە شتێکی لە بابەتەیە چونکە 4K واتە 4 هێندەی HD واتە یەک وێنەی HD دەبێ یەک وێنەی 4K لە 4 وێنەی HD پێک هاتووە 4 HD دەکات یەک 4K بەو شێوازە کواڵەتەکەی زەبەلا بەڵام بەکارنانی AI upscaling بێگومان کارەکە لە بۆ نیشتنەوەی ئاسان دەکات زۆری نەماوە پێشم وایە هەر لە ماوەی چەند لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو یاخود چەند هەفتەی داهات ئەو پڕی چەند هەفتەی داهاتووە نینتێندۆ بە فەرمی باسی تەکنۆلۆژیای نوێی خۆی دەکە کە ئەویش سویچی دووە و بزانین کەوا چۆنە و چۆن نیە من زۆر کەیفم بە سویچی دێ بەڕاستی بەڵام یاریەکان نرخی گرانە بۆش زۆر بە یاریەکان هەر لەگەڕ لەسەر ستیم دێک دەکەم ئاسە بزانین سویچ دوو کوالەتێک دەبێت پێشم وا بێگەر هێز و توانایەکەی وەکو پلەیستەیشن 4 بێ بەشەکی زۆری یاریەکانی پلەیستەیشن 4 و ئێکسبۆکس 1 دەتوانرێت بخرێتە سەر سویچی و خەڵکێکی زۆر وەکو هاندهێڵدێکی پیسی لەوانەیە بتوانێت بەکاری بهێنێ بەڵام چێژەکەوەیە لایبرەری گەیمەران لە زۆربەی شوێنەکانی دیکە بەردەستە بۆ من زۆربەی یاریەکان لەسەر پلەیستەیشن هەیە لەوانێت تۆ زۆربەی یاریەکان لەسەر پیسی هەبێت لەسەر ئێکسبۆکس هەبێت پێویست بە پلاتفۆرمێکی دیکە نییە هەموو یاریانە بکڕیەوە دووبارە کێشەکە زیاتر لە لایبرەریە لەو کۆلێکشنە یاریەکە هەتە دەرهێنەری یاری ساڵن هیل 2 لە مەفتەیە ڕاگەیاندکەوە پرسیاری لێکراوە و پێشی وتراوە ئایا حەز دەکا یاریەکی ترسناچی لۆرد ئۆف دە ڕینگ شایەنگ و سیلەکان دروست بکە یاخود ناوە وەڵامی ئەویش بەڵێ بووە بەڵامەشە دیار نییە دەست پێ دەکە دیکە یاخود نایکە لە مقابلەیەکی لەگەڵ چەند یوتیوبەرێک دەرهێنەری یاری ساڵن هیل 2 ریمیک ماتوێس لێنارد ڕاگەیاندکەوە بەڵێ لەلایەن چەند ستودیۆیەکەوە یاخود چەندە جەماعەتی میدل ئێرتی ئەوەی ستودیۆی میدل ئێرت ئەو کەسانی یاری گۆڵمیان دروست کرد کە بەڕاستی یاریش زۆر خراپ بوو یعنی لۆرد ئۆف دە ڕینگ شایەنگ وسیلەکان زۆر شایانی زیاترە لە یاریش وەکو گۆڵم یەک لە خراپترین یاریەکانی ساڵ و نمرەی خراپی وەرگرت ڕاستە یاریش ترسناجی لۆرد ئۆف دە ڕینگ بوو بەڵام لەسەر کارکتەری گۆڵمیش بوو کەسە هێزا چێژ بوو بەڵام شێوەی گۆڵم کارکتەرەکە جیهانەکە وێران بوو گەیمپڵەی وێران بوو و زۆر خراپ بەڕاستی بەڵام هێشتا لە کۆنکۆردی باشتر فرۆشرا مهم دەڵێ لەلایەن چەندین ئەستودیۆی جیاوازەوە بە تایبەتیش ئەمازۆنەوە جەماعەتی میدل ئێرتی پەیوەندیان پێوە کردم و حەز دەکەن من یارێکی ترسناچی شایەنگ وسیلەکان دروست بکەم پێم وابی وەکو خۆم بۆچوونی خۆم وەکو گەیمەرێک پێم وابی شەشی سەرنجا چێژ دەبی لەبەرەوەی شکو گومانمان زۆر بوو لە جەماعەتی ساڵن هیلی کاتێکە ساڵن هیل 2 ڕیمەیک کردەوە بەڵام سەرکەوتوو بوون هیوادارم پرۆژەی داهاتویان لە جیهانی شایەنگ وسیلەکان بێت کە بەڕاستی یاریی شایەنگ وسیلەکانمان لە مێژەوە بەباشی نەکردووە کات خۆ یەک دو یاری هەبوو شادۆ مۆردۆر و ئان هەبوو باش بووم بەڵام نەگەیشتە ئاستی مەینستریم واتە هەموو جیهان بەنابانگم لەشتانە بەڵام کاتی خۆ لە سەدەی پلەیستەیشن 2 هەندێک یاریمان هەبوو ڕێک کۆپیستی فیلمەکان بوون مەسەرەن دیمەنی فیلمەکانیشتی تێدا بەکاردەهات وەکو سینەماتیک بەڵام خۆش بوو من زۆر بە یاریەکان لۆرد ئۆف دە ڕینگم کردو لەسەر پلەیستەیشن 2 واتە مەجاری گەلە زۆر تێدا بەتایبەتیش ئێستا دەتوانین لە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگ لە کوچێکی جیهانەکە لە نیگایەکی جیاواز چیرۆکێک بجێڕیەوە و بە کارکتەرێکی مەسەلەن بۆ نمونە ئەو هەمە کارکتەری هەمانە بۆ منە بە دووەرفەکە دەتوانین بیانکەی بە جەماعەتی قەزەمەکان چیرۆکی سەرنجاشەیش تێدا دەتوانانی چیرۆکێک دروست بکەی لەسەر هەر ڕوبەڕووبوونەوەکەی کۆتایی فرۆدە و سام و گۆڵمی لەگەڵ مۆدۆری بۆ نمونە هەر بە کەیفی خۆ دەتوانی شت بکەی بەڕاست سە گاندالفی دەتوانین کە پاڵەوان بیکەی دروستبوونی گاندالفی شەڕەکانی گاندالفی چیرۆکی گەلە زۆر تێدا و هیوادارم چیرۆکەش سەرنجا چێش هەڵبژێن بەڵام دیخوان دەدێت یاریەکە ترسناکبی واتە ترسناک بۆتەبی پەیوەندی بە مۆدۆر و بە ئۆرکەکان و بە لایانی فەنتەسی و بەلایانی جادوویەکە هاپیسە هیوادارم ئەو یاریە دروست بکرێت چکە لە مێژە یاریشی باشی لۆرد ئۆف دە ڕینگمان نەبینیوە بێمەلای وێنەیەکی دزە پێکراوی گرافیک کارتە نوێیەکەی ئینڤیدیا بە ناوی RTX 5080 جێگەی سوپرایز نییە زۆرمان دەمانزانی لە سەرەتای ئەم ساڵ بەتابەتی لە پێشانگەی CES کە هەر لەو مانگە لە شار لاس ڤێگاس ئەنجام دەدرێت زۆربەی کۆمپانیاکان بەشدارن بە سۆنیشەوە کۆنفرانسێکیان لەوێ دەبێت سۆنیش کۆنفرانسی خۆی دەبێت بەڵام زۆر باسی پلەیستەیشن ناکەن زیاتر باسی سۆنی گروپ دەکەن بەگشتی واشتێک سەرنجاشەوە بێگومان لافتەکانی داهاتوو لە بەرنامە پێتان دەڵێم بەڵام لە ئێستا بۆکسەکەی شێوەی بۆکسەکەی گرافیک کارتەکەی 5080 دزەی پێکرا یاخودنەوەی 50 بەگشتی 50 سیریس 50 سیریس ئەمەیان لە جەماعەتی MSI RTX 5080 Gaming Trio ئەوە ناوەکەیی تقریبان سێفانی پێوەیە
ماسفاتەکانی ئەوەندەی کە لە بۆکسەکە دزەی پێکراوە یاخود بینراوە ئەوەیەکەوە 16 گیگابایتی GDDR7 هەیە هەفتی هەیە وەروەها میمۆری بەسەکەشی 256 بتە کە پێشبینی کراوە بەو شێوازە بەرز بکرێتەوە بەڵام باوەڕش ناکەم جیاوازێکی گەورەی هەبێت مەس پێم مابی لە جەماعەتی گرافی کارتەمشە بەرزەکان زۆر گرنگ نینە لەبەرەوەی مەسەلەن نەوەی چل و نەوەی سی هەتایە سیەکانی شێستا چلەکانی شێستا زۆر بەقوتن لە چل هەفتەیە چل شێستا چل هەشتایە چل نەوەتە بەرزەکانی زۆر باشە بەڵام مشکلەمان لە نزمەکان هەیە کە سعریان زۆر بەرزە ئێستا دڵخۆشم بۆ منە کۆمپانیایکی وەکو بۆ منە ئینتێڵ لە گرافی کارتە نوێیەکەی بە نرخی چەند 250 هێز و توانایەکی بەقوترت لە 60 پێرەدا کار نرخەکەی چەند سێ وەرەقە چاوەڕەکەیە دڵخۆشم یعنی هیوادارم کۆمپانیاکان بە تایبەتی ئینڤیدیا وەڵامێکی گەورەی ئینتێڵی بدەنەوە واتە 56 ئەوەندە بەقوت بی زۆر باش بی مەسەڵەن وەکو 47 بی بەڵام بە نرخی 250 دلار نەک هەر هەمووی پێویستە سەروی 800 دلار 700 دلار 900 دلار واتە پیسی بەگشتی نرخی لە بەرزبوونەوەی زۆر بمانەیە بە ڕای من بە تایبەتی لە بۆ گەیمینگ یعنی گەیمینگ لە نرخی هەرزان باشترین کات زۆرترین فرۆشی هەبووە نەک گەیمینگ لە نرخی 3000 و 4000 دلار عنی ئەگەبێت و پیسی هە بەرزتەوە ئەبگومان گەیمەران بۆ پلەیستەیشن 5 دەکڕن لەبەرەوەی نرخێکی هەرزان بە 400 بەس بوون دەستی دوو بە سێ وەرەقە دەکڕێ ماسفاتی چ ماسفاتی کۆمپیوتەرشیش 6 وەرەقە 7 وەرەقەی دەداتێ کابرا بە سێ وەرەقەش کردی زۆر خۆشتریشە کردنی لەبەرەوەی پێویستی بە پرۆگرامدانان و هەموو شتێک کە هەموو خەڵک لێ نازانێ بۆیە مەقسەدەکەم منەوەیە چاو لە ئینتێڵی بکەن لە نرخێکی هەرزان شتێکی باش بڵاوکەرەوە کە باوەڕش ناکەم و کارە بکەم بەس چاوەڕێمە بزانین لە CES بێمە لای ئەتاری کۆمپانیای ئەتاری لە براندی ئارکید ڕێترۆ خەریکی دروستکردن و بڵاوکردنەوەی هاندهێڵ دەکەن و هاشتاجی CES 2025 شەمەکار ناواتە لە پێشانگە CES ئەو هاندهێڵ دەبینین کەوا پێم وابێ یاریەکانی ئەتاری و یاریە کلاسیکەکان کار پێ دەکات بەڵام هیوادارم نرخی گران نەبی لەبەرەوەی ئەتاری کۆمپانیای ئەتاری چەند کۆمپیوتەری چەند چۆنڵی کۆنسۆڵێکی کۆنی خۆیان نوێ کردەوە بڵاو کردەوە بەڵام نرخیان زۆر بەرز بوو نرخیان 600 دلار بۆ هەندێک شوێن لە هەندێک شوێن تا 1000 دلار بەرزەوە لەبۆ کردنی یاریەکانی ئەتاری کام ساڵی چەند 70 دروست کراوە 90ەکان پێمابی نەگەیشتە 90ەکانیش 80ەکان هەموو پیکسەلیە شێوەیەکی جوانی هەیە تەنانەت ژمارەکانی پادەکانیشاندانە لەبەرەوەی کاتی خۆی بەشێک لە یاریەکان ئەتاری پێویستیان بە ژمارە بوو ئاوەکو دەستی تەلەفۆنی قەدیم دوگمەکانمان هەیە XYB ئەیمان هەیە لە لایەکانمان هەیە ئارێک و ئاردوو L1 و L2مان هەیە شاشەکەمان بزەبت دیار نییە کۆکوونیە بەڵام ئارکید ڕێترۆیە کە پێشتر بمەمێ جیازێکی ئارکید ڕێترۆما بیریوە بەشەشی زۆری یاریەکانی ئەتاری دەتوانێت پلەی بکە چاڕین لە CES بزانام شێوەی چۆن دەبێت و نرخی چەند دەبێت نرخەکە لە بەلای من زۆر گرنگە ئێستا ئامێرە بە نرخی 250 دلار پێمامی گونجاوە بەڵام مستە 450 دلار شکستێکی گەورە یاریی نوێی تەرمینەیتەر دزەی پێکرا و پێوانەش کراوە لە وڵاتێک بەتەبێت لە کۆریای باشوور هەموو جارێ یاریەکان لە کۆریای باشوور دزەی پێ دەکرێت تەنانەت گارۆڤەر ڕاگنەرۆک لە بیرتان بکات خۆی باسمان کرد لە کۆریای باشوور پێوانە کرا و دزەی پێکرا یارە نوێیەکەی تەرمینەیتەر بە ناوی 2D No Fighter لەلایەن لە 19 مانجی 12 دزەی پێوانە کراوە یاریەکە لە 2024 بە حساب بەرهەمهێنرا بەڵام ناوێت زۆرترش بەرهەمهێنرابێ و ڕێیت کراوە بۆ ئێم واتە سەروی هاتومە چربەتە نەفەری پێگەیشت و لە بۆ PC پلەیستەیشن 4 Nintendo Switch ئێکسبۆکس 1 ئێکسبۆکس Series S و X و پلەیستەیشن 5ش پێوانە کراوە بڵاو دەکرێتەوە یاریەکە لەلایەن ستودیۆی ریف ئینتەرتەینمنت دروست کراوە و بڵاو دەکرێتەوە لە بریتانیا بەرەماتوە بە زمانی ئینگلیزیش دەبێت و هەشتا بەروای بڵاوکردنەوەمان بێگومان نییە تەنانەت یاریەکەش هێشتا بە فەرمیێرا شاژ نەکراوە من پێم مابی ئەو یاریە لەوانەیە لە یەکێک لە کۆنفرانسە بچووکەکان بۆ منە دەنگۆ هەیە لە هەفتەکانی داهاتوو کۆنفرانسی بچووکی ئێکسبۆکس ببینین یاخود گەیم دیڤلۆپەرە چی ئەو ئێکسبۆکس تێکە یاخود ستێت ئۆف پلەی پلەیستەیشن ببینین یەک لەو شتە بچووکانە پێم مابێ ئەو یاریە 2D ئاشکرا دەکرێت 2D ئەلانی زۆر گەورەش نەبی یاریەکە لانەی ئاشا بکرێت بەڵێ چەند مانگەی دیکە بەردەست دەبێت چاڕوانی تەرمینەیتەر هیچ یاریێکی تەرمینەیتەرم نەکردووە وەکو یاری بەڵام عاشقی فیلمەکانی تەرمینەیتەرم سکوید یاریەکانیان زۆر باش نەبووەوە لەم هەفتەیە دەرهێنەری یاری پرۆجێکت سنتری کە یاریەکە لە جیهانی یاکوزا تایبەتی یاکوزا لایکە دراگن و ئەوانە ئاوتی هەموو خەڵکی بە هەڵە لە ترێدەرە نوێیەکە تێگەیشتن ڕاستە یاریەکە باسی سەرەتایی 1970ەکان لە شاری تۆکیۆی ژاپۆن دەکە
بەڵام هیچ پەیوەندێکی بە چیرۆکی کارکتەرەکانی یاکوزاوە نییە بەڵکۆمە چیرۆکەشی جیاوازە و ناش پێشتا ناڵێم کەوا کارکتەرەکان چێنەوە چینە بۆنە زۆربەی خەڵکی بە تایبەتی لە ئۆنلاین لە تۆڕی تویتەر یاخودێکس بینیم لێکدانەوەیان دەکرد لە بۆ لایکە دراگن ئیشین و ئەو جۆرە کارکتەرانە مەسەرەن دایانوت ئەگەر بێت و باس ساڵی 1915 بکە واتە ئەو باپیرە گەورەی فلان کارکتەرە و کارکتەرە ئەو هەیە ئەوە بەڵام دەرهێنەر وتی نەخێت بیر دەشتانە مەکەنەوە لەوانێت چیرۆکە تەواو جیاواز بێ هێشتا ناوی یاریەکەش بە فەرمی ئاشا نەکراوە چونکە یاریەکە ناوی لێنراوە پرۆجێکت سنتری واتە پرۆژەی سەدە ناوەکەش هێشتا ئاشا نەکراوە سە و چاوەڕوانین لەم ساڵ بە تایبەتی زانیان زیاتر لێبێ بەڵام تریلەرەکەی زۆر جوان دیارە بە تایبەتیش ئۆپن وۆڵدێکی کلاسیکی ژاپۆنی پیشان دەداتن سانجاشش دیارە EA بەشی چوارەمی دێت سپیسی ڕەت کردەوە لە 2024 لەبەرەوەی دەرهێنەری ڕەسەنی یاریەکە و دەرهێنەری کلیستۆ پرۆتۆکۆل گڵێن سکۆڵفیلد لە مەفتەیە لەگەڵ دوو لە پەرەپێدرەکانی خۆی لە مقابلەیەکی لەگەڵ یوتیوبەرێک باسی داهاتووی ستودیوەکەی خۆی کرد و بە باسی ئەوەشی کردکەوە ڕاستە کلیستۆف پرۆتۆکۆل زۆر سەرکەوتو نەبوو بەڵام ئەوان داوایان لە EA کە ڕێگەیان پێ بدە بەشی چوارەمی دێت سپیس دروست بکەن بەڵام EA وتی نەخێر دێت سپیس بەشی یەکەمی ڕیمەی کراوە لەلایەن EA و گڵێن سکۆڵفیلد کە خۆی دروستکەری ڕەسەنی دێت سپیسە کۆمپانیایەکی نوێی دروستکرد لەگەڵ کرافتن و جەماعەتی PUBG یاریشی نوێیان دروستکرد بە ناوی کلیستۆ پرۆتۆکۆل کە زۆر بە دێت سپیس دەزی بەڵام تۆزێ جیاواز و سەرەتاش پلانەکە وا بوو چیرۆشی باگراوەندەکەی یاری PUBG بێ بەڵام دوای لایەندا بەس مهم هەمان ستودیۆ سپۆرتی کردن وتی ئەمە حەزمان دەکرد بەشی چوارەمی دێت سپیس لە 2024 دەست پێ بکەین بەڵام EA وتی نەخێر نامانەوێت دێت سپیس چوار باوەڕ ناکەم بۆ زوانە ببینینەوە باوەڕ ناکەم تاوەکو لەوان 10 ساڵێت کەش ببینین چونکە EA خۆی دروستی ناکە لەبەرەوەی دێت سپیس ڕیمێک زۆر سەرکەوتو نەبوو لە ڕووی فرۆشەوە باوەڕش ناکەم لێ بگەڕێەوە ئەو کەسانە دروستی بکەن شتێکی بچووکیشمانەیە لە مەفتەی لەسەر سێگا بە گشتی دەیەبێتەوە ناو جیهانی ڤیدیۆگەیم بەڵام بیرۆکەیەکی جیاوازیان هەیە دایانەی وەکو نێتفلیکس وەکو پلەیستەیشن پلس وەکو گەیم پاس سبسکریپشنیان هەبێ خزمەتگوزاریی مانگانەیان هەبی کەوا تۆ بتوانانی یاری ڕێترۆیەکان یاری کلاسیکەکان بە بڕەپارێکی مانگانە تاقی بکەیتەوە بەڵام لەکوێ بەردەستی دەخەن ئایا هاوشێوەی یوبیسۆفت پڵی دەبی یاخود ڕۆکستاریش سبسکریپشنێکی هەیە بە ناوی پلس GTA پلس پێم وابی GTA پلسە کە مانگانە $6 دەدەی شت داتێ پلس پارەی دێشت داتێ گەیم پاس یاری دەداتێ سەو سێگا ژوانێ سێگا پلس یان شتێکی لە بابەتانە شاب بکات لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس و PC بەردەستی بخات هەندێک یاری دەداتێ ئەگەر نرخەکەی هەرزانبی بۆ منە وا دابنێ مانگانە $2 دەدەی بەڵام بەشەشی زۆر لە یاریەکانی سۆنیک و یاری کلاسیکەکانی سێگا و تاکسی و ئەوانە دەداتێ خراپ نییە مانجێ $2 بۆ نمونە بەڵام ئەگەر توش داوای $2 بکەیت چی هەموو پارەی هەیە مانگانە بدە کەس دو هەواڵی یاریەکانیش پێشەوە بێ مەسە پلەیستەیشنی بە باسی یاری بکەم بە ناوی ووکۆنگ سن بڵاک لەگەسی کە ڕێک کۆپی پێستی بڵاک میث ووکۆنجی چینیە ئەم یاریە تەنیا مەسەن یاریەک نییە کە بە تەنیا ئاشاکرای بەڵکو لەسەر ستۆر و فرۆژگای نیتندۆش بەردەستەوە دەتوان یاریەکە بە $8 ئێستا حالیان بکڕی و بشیکەی جا لە ئۆنلاین قەشمەریاتێکی زۆری پێدەگرێت هەرچەندە کەڤەر یاریەکە ڕێک کۆپێستی بڵاک میث ووکۆنجیە بەڵام گەیم پڵەیەکەی زۆر جیاوازە بۆ منە گەیم پڵەیەکەی سایت سکرۆڵە 2Dە بەڵام کارکتەرەکە و جیهانەکە و هەندێک لە بۆسفایت شتەکانی تقریبەن وەکو بڵاک میث ووکۆنجیان ناوەکەی ووکۆنگ سن بڵاک لێجند ڕێک بڵاک تێدایە ووکۆنجی تێدایە نازانم پێم سەیر بووم پێم عندیکە بوو کە ڕێگەی پێدرا واروە بە کورتی باسی ئەوشکەم یاری نیر ئۆتۆمۆتە کێچێکە لە یاری هەرە بەناوبانکەن زیاتر لە 9 ملیۆن دانا کۆپی تێفرۆشاوە پیرۆزبای لە جەماعەتی نیر ئۆتۆمۆتە دەکەم کە دەزانم مەنگۆ ئەو کەسانی کەیفیان بۆ یاری لە بەرچ کەیفیان پێدێ لەبەر خانمە ئافرەت شتەکانە بەس مهم ئۆکەی بین لای هەواڵەکانی پلەیستەیشن و چەند ئەپدیتێشنمان هەیە بۆ منە یاری سپیس مەرین 2 ئێستا ڤێرژنی پلەیستەیشن 5 پرۆیەکەی بەردەستە کەوا بەپێی ڤیدیۆیەکەی دیجیتال فاوندری بێ یاریەکە بە کواڵەتێکی بەرزتر تاوەکو 4K یاخود 2K باشتر یاریەکە دەکا و 60 فرێمەکەشیان هێشتا باشتر کردووە لەگەڵەوەش دەڵێ نزیکەی 20 بۆ 30
یاریەکە پرفۆرمەنسی باشترەوە تا بەگشتی یاریەکە زۆر باشتر کراوە لە ڕێگەی ئەم ئەپدەیتە واروای یاری Call of Duty Black Ops 6 بە هەمان شێوە لەسەر PlayStation 5 Pro ئێستا ئەپدەیت کراوەتەوە ئەپدەیتەکەی بەردەستە کەوا لە یاریەکەی دەکا هێشتا بە کواڵیتێکی بەرزتر نەرمتر یاریەکە بکرێ و 60 فرێمەکەشی لۆکە واتە بە قوفلی دەتوانی یاریەکە 60 فرێم بکەن واروە بێمە سەر ئیمیلیشنی بە تایبەتیش سۆنی بە تایبەتیش پلەیستەیشن 3 ئەو کۆمپانیایەکەوە خەریکی دووبارە بڵاوکردنەوە یاریەکانی پلەیستەیشن 1 و 2 لە بۆ پلەیستەیشن 4 و 5 بۆ نەدەزانکەوە سۆنی یاری کلاسیکەکانی خۆی لەسەر پلەیستەیشن 4 و 5 ێستا داناوە جا ئەو کۆمپانیایە بە ناوی ئیمپلیسیت کنڤرشنە ئەو کۆمپانیایەکەوە خۆیان ئیمیلیشنشیان هەیە بە ناوی سیرپ ئیمیلیشن ئەو سیرۆپە دەتوانێت یاریەکانی پلەی 1 پلەی 2 بخاتە سەر پلەیستەیشن 4 و 5 جا تاوەکو ئێستا باسی پلەیستەیشن 3یان نەدەکرد بەڵام ئێستا لەناو وێبسایتی خۆیان هەر بەشی ئیمیلیشن دەکەیتەوە نووسیویانە خەونی داهاتویان هێنانی یاریەکانی پلەیستەیشن 3 لە بۆ کۆنسۆلی نوێ یاخود خەونی داهاتویان دانانی ئیمیلیشنی پلەیستەیشن 3 لەسەر سیرپ ئیلیمینیشن واتە چ واتە ئەوانە ئێستا حالیان کار لەسەر ئەوەی دەکەن بتوانن یاریەکانی پلەیستەیشن 3 بە شێوەی نیتیڤ واتە بە شێوەی داوڵۆند لەسەر پلەیستەیشن 4 و 5 ئەنجام بدەن کەوا خەونێکی گەورەی هەمومانە ئێستا بۆ منە من لەبەرەوەی ناتوانم یاریەکانی پلەیستەیشن 3 لەسەر پلەیستەیشن 4 و 5 بە شێوەی داوڵۆند بکەم ناچارە بچم کڕیوە پلەیستەیشن 3 کلاسیکم کڕی زۆر جوان شێوەی ڤیددیۆیشم لەسەری کرد کە چۆن کڕیت مەسەرەن کڕیتم ئیش دەکا هیچ عیبینە یاریش مەسەری کڕیە و لە بەخاتی یاریەکانی گاڵۆڤارە بە شێوەی نیتیڤ بیکەن بە شێوەی بەبێ ئینتەرنێت تەنیا داوڵۆند سو دڵخۆشم کەوا جەماعەتەش کار لەسەوەی دەکەن یاریەکانی پلەیستەیشن 3 بخەنە سەر پلەیستەیشن 4 و 5 بەڵام لێ نووسیویانە dreaming about واتە خەونی پێوە دەبینن لەبەرەوەی کردنەکەی ئاسان نییە لەبەرەوەی تەکنۆلۆژیای پلەیستەیشن 3 زۆر پێشکەوتوو بوو لە کاتی خۆی بۆش زۆر بە زەحمەتی ئێستا ئیش دەکات لەبەرەوەی بە سیستەمێکی تەواو جیاواز دروست کراوە یاخود بە پێی دەوترێت سێڵ پرۆسەسەر دروست کراوە کە پرۆسەرەکەی تەواو جیاوازە لەگەڵ ئێکس64 و ئێکس86 ئەوەی کە ئێستا لەسەر کۆمپیوتەر و لەسەر پلەیستەیشن 4 و 5 و ئێکسبۆکس 1 و ئێکسبۆکس سیریز و ئەوانەکە بەکاردێن زۆر جیاواز بۆیش ئەو کێشەی گەورەی بۆ سۆڵی دروست کرد کۆجیما بە فەرمی ڕایگەیاندکەوە کێشەی بەرەمێنانی یاریەکانیان دەستی پێکردووە لەبەرەوەی بەشێک لە ئەکتەران ئێستا حالیان لە سترایکن واتە لە بەشی لە خۆپشاندانن جا سترایک لە زۆر معنە دێ سترایک لێرە بە معنای خۆپشاندان دێ خۆپشاندانی شەرنی ئەو بسەسا دەبێن هاهۆیهی تەنیا ئەوەیەکەوە وازیان لە کارکردن هێناوە تاوەکو هەندێک داواکاریان هەیە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی دنیای ئەکتەرانوانە بەگوێیان بکەن تا کۆمپانیەکان بەگوێیان بکەن جا بەرزکردنەوەی موچەیە دارانی هەندێشتە میم پار لە 2023 24 23 تقریبا 24 هۆلیوودی گرتەوە ئەم ساڵیش لە 20 زۆشتە لەم تێکچۆ ئەم ساڵ و پارە ئۆکەی لەبەرەوەی 2025 2024 پارە بەڵام پاریش چەند مانگێک پێشوەستایان نەک چەند ساڵێک پێشوەستە مهم لە چەند مانگی ڕابردوو جەماعەتی ڤیدیۆگەیمی گرتەوە بەشێک لەو یاریانە تووشی کێشە بوون و بەشێکی تووشی کێشە دەبن لەبەرەوەی ئەکتەرەکان دەبێ واز دەکارکردن بێنن تاوەکو مافەکانیان زیاتر بەردەست بکرێت کە بێ ما باشترین شتە بەو شێوازە کارکردنە لە بۆی مافەکانی خۆیان بەدەست بخەن مهم بەرزکردنەوەی موچەیە زیادکردنی هەلی کارە پێزانین زیاترە بە کارەکانیان واروە دوورکەوتنەوەی کۆمپانیەکانی ڤیدیۆگەیمە لە بەکارهێنانی یاریدەدەری دەنجی وەکو AI ژیری دەستکرد شوێنیەوە نەگرێتەوە مهم یەکێک لەو یارانەیەکەوە زۆر کێشەی تێکەوتووە ئەویژەوەیەکەوە یاری فزنتە لەگەڵ ئەودی واتە تقریبا ئیشەکانی دەستراندنگ دوو دیارەتەوە بۆ لە بەرەوەی کۆچمە باسی دەستراندنگ دوی نەکرد بەڵام یاریەکانی وەکو فزنت کە یاریێکی پلەیستەیشن 6 ئێستا لە بەرەمێنانە واروای یاری ئەودی کە یاریەکەی ئێکسبۆکس و ئێکسبۆکسان لە بۆ کۆجیما لە بۆ ئێکسبۆکس دروستی دەکەن ئەو دیارە کێشەی تێکەوتووە لەوانێ بۆ چەند مانگی کارکردن لەسەری بوەستێ یاخود کاری دەنجی بوەستێ بەڵام خۆی یاریەکە هەر بەردەوام دەبێت دەرهێنەری یاری بڵاک کۆنگ لە کۆتاییدا یەکلای کردەوە بابەتی کۆتایی پێهینا وتی هیچ عقدێکی تایبەتمان لەگەڵ سۆنی نەبووە بەڵکو تاکە کێشەمان لەگەڵ ئێکسبۆکس سیریز S هەبووە بۆیە تاوەکو ئێستا یاریەکەمان لەسەر ئێکسبۆکس سیریز X و S بەردەست نییە واتە کێشەکە ئەوە نەبووەکەوە عقدیان لەگەڵ سۆنی هەبوو بێ بۆ یاریەکەیان لەسەر ئێکسبۆکس بڵاو نەکرد بێتەوە دەرهێنەری یاریەکە لە وێبسایتی ویبوو بە فەرمی ڕایگەیاند دەڵێت تاکەشت کە ئێستا حالیان نیمانە ئەویش
ڤێژنی یاریەکەمان لەسەر ئێکسبۆکس دەڵێ گەورەترین کێشەشمان تەنیا ئەوە بووەکەوە نەمانتوانیوە لەگەڵ ئەو 2 گیگابایتەی کەوا لەسەر ئێکسبۆکس سیریز S بەردەستە بتوانین یاریەکە بە تەواوەتی کار پێ بکەین لەسەر ئێکسبۆکس سیریز S بەڵکو پێویستمان بە کاتێکی زۆر زیاتر تاوەکو هێشتا یاریەکە کواڵیتی دابەزین بتوانین لەگەڵ ئەو 2 گیگابایتە کار بکەین مهم وتی پێویستیمان بە گیگابایتی زیاترە بەڵام مایکرۆسۆفت کریتە یاسا کە هەر یاریەک لەسەر ئێکسبۆکس سیریز بڵاوکەیتەوە دەبێت لەسەر سیریز X و S بەردەست بێ واتە بە 2 ڤێژن بەردەست بێ واتە ئێستا یاریەکە دەتوانن لەسەر سیریز X بڵاوکەنەوە بەڵام مشکلەکەمە سیریز S مایکرۆسۆفت دەڵێ دەبی یاریەکە لە هەردوو شوێن بەردەست بێ جا واتە پێشتر هەر مایکرۆسۆفت یاخود ئێکسبۆکس بۆ چەندین جار تعلیقیان لە جەماعەتی بڵاک دەدا داوت ئێمە ئاگاداری هیچ ڕێکەوتنێک نین لەگەڵ ئەو برادرانە لەگەڵ کۆمپانیای دیکە کردویانە بۆیە ژیارەکەیان لەسەر ئێکسبۆکس بەردەست نەخستەوە تا بەشێش ناڕاستەخۆ و دایانوت جەماعەتی بڵاکمت عقدیان لەگەڵ پلەیستەیشن هەیە بۆ یاریەکە سەر ئێکسبۆکس بڵاو ناکەنەوە بەڵام ئەگەر عقدی هەبا لەگەڵ پلەیستەیشنی سۆنی بە چەندین جار دەینووسی ئەو یاری تایبەتی پلەیستەیشنە سۆنی زۆر حەز لەو شتانەیە مهم هیوایەتێکی بەڵام نەیدەنووسی سۆنی و ئێستاش بۆ فەرمی دەرینەری یاریەکە دەڵێ نەخێر کێشەمان لەگەڵ کەمی ڕامی ئێکسبۆکس سیریز ئێسە بۆ یاریەکە تاوەکوێستا بەردەست نەبووە بەڵام دڵێ هێشتا هەر کاری لەسەر دەکەین واتە لە داهاتوو یاریەکە دێتە سەر ئێکسبۆکسی جا هیوادارم مایکرۆسۆفت پارەیەکی باشیان بداتێ بهێنێتە سەر گەیم پاس تاوەکو زۆرترین گەیمەرانی ئێکسبۆکس تاقی بکەنەوە بەی راپۆرتێکی نوێ بێ لەلایەن گەیم فایل بڵاوکراوەتەوە دەڵێ ئەم ساڵە و ساڵە دەبێتەوە زۆرترین ئەپدەیت دێتە سەر پلەیستەیشن پۆرتال لەبەرەوەی لە چاپێکەوتنیشان لەگەڵ VP پرۆدەکت مانێجمنتی سۆنی واتە جێگیری بەڕێوەبەری بەرهەمەکانی سۆنی هیرۆمی واکایە دەڵێ ڕایگەیاند ئەوان پێیان وانە بوو ئامێری پلەیستەیشن پۆرتال بەو شێوازە پێشکەوتوو دەبێتەوە سەرکەوتوو بوو پێیان وا بوو چەند کۆپێکی دەفرۆشێ و شتێک چەند شەخەڵەکەی بێ بەڵام پێشبگیان نەدەکرد زیاتر لە 2 بۆ 2.5 ملیۆن دانەی لێ بفرۆشێ لەو ماوەیە کە بڵاوکراوەتەوە پێیان وا بوو کاپتر دەفرۆشێ و ئێستاش دەڵێ ئێمە هەموو کارێک دەکەین بۆی لە ڕێگەی ئەپدەیتەوە ئەو ئامێرە باشتر بکەین بۆ دوا کاریش کە کردیانەوە بووکەوە پێویست بە پلەیستەیشن 5 هەر نییە تەنیا ئەکاونتێکی پلەیستەیشنت هەبێ لەگەڵ خزمەتگوزاری پلەیستەیشن پلس پریمیەم بتوانانی یاریەکانی پلەیستەیشن پلس پریمیەم ڕاستەوخۆ لەوێ ئەنجام بدەیت بە ڕێگەی ئینتەرنێت بەڵام ئینتەرنێتە ئەوە داوام نابێت ئۆکەی مهم من کڕین بردمەوە لەبەر ئینتەرنێتیمە بە کوردستان بۆ شێوازە باش نییە بنا ئەو ئامێرە شوێنی سیمکارتشی نییە بڵێن بچمە دەرەوە بە سیمیش پێ دەکەم وایفاشمان لە کوردستان وێرانە وایفای وێران وایفامان وێرانە ئۆکەی ئینتەرنێتمان باشە بە کێبڵ بەڵام گشتتە وایفای زبرە ئۆکەی پەتاتۆیە هەنی پەتاتێ هیچ نییە کەلکی منایە بەڵام جیهان خەڵک ئینتەرنێتی 5G 5Gەکەی هەموو درۆیە دەڵێن نووسەیە 5G بەڵام درۆیە هەرچەندە کۆنکۆرد شکستی هێنا بەڵام سۆنی هەر بەردەوامە لە دروستکردنی لایف سەرڤیس و دووپاتیان کردەوە کە بەردەوام دەبن لە پەرپێدان بە یاریە لایف سەرڤیسەکان سۆنی فێر بە کۆنکۆرد شکستی هێنا بەڵام هێلدایڤەرس 2 سەرکەوتوو بوو ئەوەیە کێشەکە هێلدایڤەرس 2 زۆر سەرکەوتووە بەڵام کۆنکۆرد لە دەستەکەی دیکە خراپترین یاری بوو لە مێژووی ڤیدیۆ گەیم وەکو شکست بڵاوکرێ وەزن یاریەکە خۆی زۆر خراپنەوە بەڵام شکستێکی گەورە بوو کەس نەیویست هەر کەس دەستی نەدا بە هەمووی چەند 200 کەس لە ستیمی یاریەکەیان کرد لە ڕۆژی بڵاوبوونەوە مهم سۆنی هەر خەریکە لە بەرهەمهێنانی یاری لایف سەرڤیس هەرمن هۆست هاوسەرۆکی پلەیستەیشن بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەو دەیەوێت بەرهەمهێنانی یاری لایف سەرڤیسەکان بەردەوام بێت لە سۆنی و هەلێکی گەورەشە سۆنی بتوانێت ژانری جیاواز تاقیکاتەوە کە غەڵەتە بەڵام هەرمن هۆست قسەیەکی کەشی کرد وتی بەڵێتان پێ دەدەین ئێمە IP کۆنەکانی خۆمان لە دەست نەداوە لە دەستشی نادەین و دەمانێت ئیشیانە سەر بکەن واتە چی واتە سۆنی تۆنێک IP جیاوازی هەیە بەڕاستی لە جاک داکستەر لە سایفن فیلتەر لە مثلن ئەیپیسکەیپ لە کورە و یاری لە ماوەکانی دیکە بڵاوکرێەوە ڕێویەکە ناویچیە ئەو ڕێویە ناویچی هەلە بیر دەکەم ناوەکەی مهم تۆنێک IP هەیە بەڕاستی بەتایبەتیش یاریە کۆنەکانی گاڵڤوار پێویستە بەڕاستی سۆنی بیانی نیە سەر پلەیستەیشن 5 ئەپدەیتیان بکەیەوە بەڵام ئایپێکی زۆری هەیە سۆنی لەسەریان دانیشتووە هیچیانێ ناکە هیوادارم گەیمەران تەنیا ڕیماستەرێکیان دەوێت خودت پۆرتێکیان دەوێت تاوەکو ملیۆنان دۆلارێت قازانج بکەن پەرپێدەرانی ستۆکەر لە مافتەی ڕایانگەیان کەوا هیچ پلانیان نییە یاریەکە بخەنە سەر پلەیستەیشن 5 یاخود ئێستا حالێن
کاریانە سەوەی نەکرد یاریەکە بخەنە سەر پلەیستەیشن 5 بەڵام مانای ئەوەش نییە کە نایە بەس مهم بەم زوانە یاری ستۆ کردوونیان سەر پلەیستەیشن 5 ئایا ئەوە پەیوەندی بەوە هەیەکەوە عقدیان هەبووە لەگەڵ مایکرۆسۆفتی یاخود هەر بەڕاستی پلانیان نەبووە لە سەرتاوە کە یاریەکە بخەنە سەر پلەیستەیشن 5 بەڵام هەرخۆی یاریەکە تایم ئەکسکلوسیڤ بوو واتە بەشێکی کات لەسەر ئێکسبۆکس بەردەست دەبێت هیوادارم یاریەکە لە داوت بێت سەر پلەیستەیشن 5 پێماوێت زیاتر سەرکەوتوو دەبێت چەندە یاری زیاتر بۆ جەماعەتی پیسیە گەیمێری کۆنسۆل کەمترە زۆر یاریان دەکات کە پێویست بە زیاتر بە ماوس و کیبۆرد تاوەکو تاڵ چێژی لێوەگرین وەکو یاریش تەقکەر وەکو یاریشی قورس بەڵام بێت سەر پلەیستەیشن 5 پێما بێ فرۆشی یاریەکە زۆر باشتر دەبێت جەماعەتی ئاڕۆهێدش بە فەرمی ڕایانگەیاندکەوە بەرەمێنانی یاری داهاتی خۆیان دەستی پێکردووە و ئێستا لە قۆناغی کۆنسپتن کۆنسپت دروست دەکەن بە دەست و قەڵەم یاخود بە کۆمپیوتەر کۆنسپت دروست دەکەن کەەوە یاری داهاتویان لەسەر چی دەبێت چی نابێت خەریکی دانانی پلانەکانن کە لاانێت 5 ساڵ بخیانن زیاریەکەی کە ببینێت بین لای جەماعەتی ئێکسبۆکس و سەرتاش هەواڵێکم هەیەکەوە پەیوەندی بە ڕابردووی ئێکسبۆکسەوە هەیە نەگەێستا ئەویش جەماعەتی تانگۆ گەیمسە ئەو ستودیویە سەرکەوتووە باشەیەکەوە مایکرۆسۆفت بەلاش حراج دایخست لەبەرەوەی باشترین یاری ئێکسبۆکسیان بڵاو کردو لە ماوەی چەند 3 ساڵ ڕابردوو تۆنی خەڵاتی بردو ئەویش هایفای ڕەش بوو هەموو گەیمەران بەدڵیان بوو تەنانەت یاریەکانی ئیڤڵ ووتنیان هەبوو باشترین ستودیۆی ئێکسبۆکس بوو لە ژاپۆن بەڵام دایان خستن زۆر بەکرایەتی مهم وای لێات کرافتن جەماعەتی پەبجی هاتن ستودیۆیەکان کڕی و بە ستودیۆیەکە ئێستا لەلایەن جەماعەتی کرافتن و خاوەندارێک دەکرێن و لەم هەفتەیەش لۆگۆی نوێیان بڵاو کردەوە و ڕایانگەیاند نیو ستارت واتە دەستپێکێکی نوێ وتیان تانگۆ گەیم ستودیۆز ئێستا دووبارە ناوەکەمان گۆڕیوە بۆ تانگۆ گەیمز وەرکس ئینک واتە کۆمپانیای تانگۆ گەیمز وەرک نەک ستودیۆ و دەرێت زۆر بە شانازیەوە ئێمە لەگەڵ کرافتن ئینک بێکەوە کار دەکەین و دەڵێ ئێمە دڵخۆشیم کە لەگەڵ کرافتن کار دەکەین و دەبانێت خۆشی لە هەموو جیهانی ڤیدیۆگەیم بڵاو بکەینەوە سوپاس بۆ پاڵپشتیتان و دەست بە گەشتێکی نوێ دەکەن هیوادارم دەست بە بەرەمێنانی بەشی دووەمی یاری هایفای ڕەش بکەن لەگەڵ ئیڤڵ وتن 3 بەشێک و دوو ئیڤڵ وتن ڕاستی بەشی دووەم زۆر ناوازە بوو هیوادارم بەشی سێمیشی دروست بکەن و بڵاوکەنەوە کۆتایی بە سێرۆکەی ترسناکەی خۆیان بێن حقسەکردن لەسەر ئێکسبۆکسی دەمێ باسی ئەوەش بکەم کەوە لەناو ستۆری مایکرۆسۆفت یاخود ستۆری ئێکسبۆکسی مایکرۆسۆفت یاری کۆڵ ئۆف دیوتی وۆرڵد ئەت وۆر بینرایە و سکرینشۆتش کرایە بە 20 یۆرۆ شتێکی وا بوو جا هیوادارم ئەو وێنانە ڕاست بن و بەم زوانە یەکەم یاری کۆڵ ئۆف دیوتی کە لە ساڵی 2010 بڵاو کرایەوە بە ناوی کۆڵ ئۆف دیوتی وۆرڵد ئەت وۆر یەکەم یاری کۆڵ ئۆف دیوتی هیوادارم بێتە سەر گەیم پاسی و گەیمەران بتوانن بڵای بکەنەوە ئەخود بیکەن چکە یاریەکە خۆی بەردەستە لەسەر ئێکسبۆکسی بەڵام بە ڤێژنی ئێکسبۆکس 360 دووبارە بێتە سە پیسی یاخود تۆزێک ئەهم بێت سە گەیم پاس و ئەوانە زیاتر گەیمەرانتان تاقیکەن وارە ستودیۆی ڕێر لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە خەریکی بەرەمێنانی یاریەکانە ئێڤەروایلد کە نزگەی چەندە 6 ساڵێکە ئاشکرا کراوە گەل لە مێژە یاری ئێڤەروایلد ئاشکرا کراوە لە لانە ئێکسبۆکس وتی سکرینشۆتێکی تقریبا نەک سکرینشۆت وێنەی نوێیان بڵاو کردو کە تۆزێک لە جیهانی یاریەکە زیاتر پیشاندەدا کە زۆر قەشەنگە ئێڤەروایلد وتی till 2025 واتە لە تامبینەوە لە 2025 هیوادارم لە 2025 چێشمان پێشاندن لەبەرەوەی ئەو ستودیۆی ڕێڕە بڕاستی ئێرەکانیان زۆر ئەقەشەنگە و ئێڤەروایلد 6 ساڵێکە لە بۆ ئێکسبۆکس شکرا بەڵام تاوەکو ئێستا جگەل لە 2 ترۆیەری سەرەتایی 4 ساڵ 5 ساڵ پێشتا هیچ کەمانی نەدیتوە هیوادارم شتێکی نوێیان لێ ببینین ئەم ساڵ ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بە بینی مەڵقەی پرۆگرامی فرێژری چاوتان ماز دەکەم هیوادارم تا ڤیدیۆی داهاتوو تا بەرنامەی داهاتوو تا ڤیدیۆی داهاتوو کاتێک دەگمێن لایک سەبسکرایب بیر نەکەن خودتان لەگەڵ